رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براکانم بەردەوامین لە باسکردنی ئەو هۆکارانەی کە ئەگەر بێت و ئینسان بیگرێتە بەر ئەوە دەبێتە خاوەن ئەخلاق و ڕەوشتێکی جوان. هۆکاری هەفتەی ڕابردوو نەک هەفتەی ڕابردوو پێش ئەوە باسی چیمان کرد؟ المحاسبة. أحسنت. وتمان محاسبة إنسان محاسبة نفسي خويك أما رجايك ببدسهناني روشتي جوان هر كمكريك هر روش ناشرينيك لخوتا بدي كرت محاسبيك إهمالي مكا چونك أم نفسا أجر إهمالت كرت أو برو خرابتر دروات. دينا هوكاري بينجم ضلي التفكر في الآثار المترتبة على حسن الخلق. بیرکردنەوە لەو بەرهەمە چاکانەی کە بەرپا دەبن لەسەر ڕەوشتی جوان. طبعاً بۆ ئەوەی ڕەوشتت جوان بێت بیر بکەوە و بزانە چ پاداشتێک دانراوە لەسەر ڕەوشت جوانی. دائیمەن ئینسان بیر بکاتەوە چ ئەجر و پاداشتێک هەیە ئەگەر من ڕەوشتم جوان بێت. پێش چەند وانەیەک باسی فەضائیلی ئەخلاقمان کرد ڕەوشت جوانی. باشە چ پاداشتێک هەیە لەسەر ڕەوشت جوانی؟ أحسنت. إن الرجل لا يدرك بحسن خلقه درجات قائم الليل صائم النهار. يا كم باداش أويا تو بوروش جوانيت أجر باداشتي شونيوج ولقري وأجر باداشتي روجي سنة ولقريد. فضيليك ديكا إيه تون أقر نزانين تون بطوانين بله. أحسن. إنكم لن تسعوا الناس بأموالكم ولكن سعوهم بأخلاقكم. خوش ويستني خلق خوش تێبێ. تۆ کەسانی کەوا ڕەوشتیان جوانن ئەخلاقیان بەرزە بەدەستی خۆت نییە بەدەستی خۆت نییە خۆشتەوێ ئەچێتە دڵت. هۆکارێکی دیکە دەی پاداشتێکی دیکە. أحسنت. الحياء والإيمان قرنا جميعا واتە بەیەکەوەیە. ئەگەر ئیمان و حیا ئەگەر حیاءەکە چکە حیائش بەشێکە لە ئەخلاق حیائش بەشێکە لە ئەخلاق ئەگەر حیاءەکە ڕۆی پەنا بەخوای پەروەردگار ئەوە ئیمانەکەش دەڕوا. جا بە گوێرەی ئەو بێشەرمیەی دوو لە ڕووی ئێوە کە ئەو کەسە هەڵی گرتووە ئەگەر بێشەرمیەکەی زۆر بێت بەرامبەر خودا ئەوە با لە ئیمانەکەی بترسێ کە بە کامڵی بڕوا خوای گەورە پەناماندا. ئیتر دەها ئەکمەل المؤمنینە ئیمانکارە. یعنی ئێستاکە باسمان کرد وتمان ئینسان بیر بکاتەوە لە ئەجر و پاداشتی ڕەوشت جوانی لە ناخی خۆیەوە بڕیار دەدا کە هەوڵدا ئیتر ڕەوشتی جوان بێت. نمونەیە دیکە نوێژی جەماعەت. تۆ بۆ دەی بۆ نوێژی جەماعەت؟ بیرەکەیتەوە ئەڵێ من ئەگەر نوێژەکەم لە جەماعەت بکەم بۆ نمونە نوێژی عیشا ئێستاکە خۆی گەورە لێمان قبوڵی کات ئەگەر بە جەماعەت کردم ئەوە 27 دەرەجەم بۆ هەیە. ئەی ئەگەر لە ماڵا کردم ئەوە دەرەجەیەکم بۆ هەیە. فأمي كواتو پاداشتكي تزاني كنوجي جماعة لمزقود 27 درجة بالنريك كتو بي أو نوجب جماعة أنجام دي. ياخذ بشر المشائين في الظلم إلى المساجد بالنور التام يوم القيامة. أواني كوان يجيبون من بيانيان عشاء كلمزقود أنجام ددن لروجي قيامة لنوريكي تواودان. أها كپاداشتكي تزاني بالنريك وار لێ دەکا کە تۆ ئەو کارە ئەنجام دەی. نووسەریش لێرا کە دەڵێ بیرکەوە لە ئەجر و پاداشتی ڕەوشت جوانی بۆ ئەوەی لە لای خۆتەوە قۆڵی بۆ هەڵماڵیت و هەوڵ بدەی ڕەوشتت جوانکەی بۆ ئەوەی ئەو ئەجر و پاداشتت دەستکەوێت. ئەڵێ فكلما تصعبت النفس فذكرها تلك الآثار. هەر کاتێک نفست لێ یاخی بوو واتە بە قورست زانی ئەو ڕەوشتە بەرزانە ئەنجام دەی یاخود هەڵگیری ڕەوشتێکی بەرز بیت بە قورست زانی. بۆ نمونە کەسی وا هەیە ناتوانێ غەیبەت نەکا. کەسی وا هەیە چاکەی لەدەست نایە تەبیعەتی وایە بەڵام کە ئەمانەت هێنایە بیرەوە کە ئینسان لەسەر ڕەوشت جوانی چ ئەجر و پاداشتێک دەستی دەکەوێت یەکسەر ئەو نەفسە دواز دێنێت. بۆیە لێرا کە دەڵێتی دەڵێ فكلما تصعبت النفس هەر کاتێک نەفست لێ یاخی بوو و هەروەها ملی دانەنا بۆ ئەوەی جۆڕایەڵت بێ
ئەو ئاثارانە بکەوێنە بیری بڵێ ئەی نەفس ئاگادار بە ڕەوش ئەجر و پاداشتێکی گەورە دانراوە بۆچی بۆ ڕەوش جوانی ئەو کاتە نەفست جۆڕایەڵت دەبێ. طبعا ئەوانەی دیکە باسی ئەوە دەکات ئەڵێ ئینسان طبعا سەبرش بگرێ لەسەر چی لەسەر بەرووبوومەکەی لەسەر ئەنجامدانی ڕەوشتی جوان بۆی بەرووبوومەکەی وەربگرێت. وەرە خاڵی شەشەم دەڵێ النظر في عواقب سوء الخلق. طبعا خاڵی یەکەم ئەگەر دیقەتدەن خاڵی یەکەم تەرغیبە ئەڵێ بیرکەوە لەو ئەجر و پاداشتەی کەوا دانراوە لەسەر ڕەوشتی جوان لێرە کە دەوێ ئاگادار بە پێت ئەڵێ ئاگادار بە سەیری پاشەڕۆژی بەدڕەوشتیکە سەیری پاشەڕۆژی ئەو کەسانە بکە کە خاوەن ئەخلاقێکی ناشرینن خاوەن ڕەوشتێکی نزمن. النظر في عواقب سوء الخلق إنسان كروشتي ناشرين بو تشي ديت سري تشي بسر ديت الله وذلك بتأمل ما يجلبه سوء الخلق من الأسف الدائم. توشي تشي ديت توشي شتي زور ديت يك دائما توشي بشيماني ديتوا الأسف الدائم دبينيت هەڵەیەکە کا بەرامبەری یەکسەر بە بەردەوامی داوای لێبوردنەکەم ئیکاکە تۆ تۆزێ ڕەوشتت جوانکە قسەی ڕق مەکە دڵی بەرامبەرەکەت مەڕەنجێنە بەرامبەرەکەت وێران ئەەکەی دوایی دی داوای لێبوردنی لێەکەی ئاخر تۆ بەرامبەرەکەت کاوڵ کرد دڵی تشکان کەڕامەتی تشکان ئەها تووشی پەشیمانیت ئەکا. وذلك بتأمل ما يجلبه سوء الخلق من الأسف الدائم والهم الملازم خمخفت والحسرة والندامة حسرة ندامة بشيماني وقباز ما كرد لسروي همو قشتيا ولا همو خراب ترتيا والبغضة في قلوب الخلق خلقي همو رقيلة بيت خلق حزناك تشارد ببينيت هركا فلان كس هات ألين أوهو أو فلان كس هم هاتوا يكسر أجرش بدمتا بي بكنن بخيرات تجبكن أولا الضل ورقيان ليتلعنتكن ونفرتكن والبغضة في قلوب الخلق فذلك يدعو المرء إلى أن يقصر عن مساوئ الأخلاق وينبعث إلى محاسنها. أي ما دم أجر بيت روش ناشريني أميل ببيتوا كخلق رقي ليد بيت خلق حزيبة شارد نبيت لقل أوشا توشي بشيماني خمخفتو أمشانا واد لێ دەکە کە ئینسان خۆی دوور کەوێنێتەوە لە چی لە ڕەوشتی ناشرین. براکانم تۆ سەیرکە ئینسان ئەگەر خەڵکی ڕقی لێ بێتەوە دڵنیاتەکەم خوای گەورەش ڕقی لێیەتی. چۆن پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لە حەدیثێکی صەحیحدا دەفەرمێت إن الله إذا أحب عبدا دعا جبريل فقال إني أحب فلانا فأحبه فيحبه جبريل ثم ينادي في السماء فيقول إن الله يحب فلانا فأحبوه فيحبه أهل السماء ثم يوضع له القبول في الأرض. بيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمت خداي قورا عبدك أجر خوش بويت بانجي جبريل دكات أي جبريل من فلان كسم خوش دوي بناوي خوي تو تصوري اوات كردوها ام منزلة برزا خداي قورا ناوي تو بينيه للاي جبريل بلا اي جبريل من فلان كسم خوش دويت توش دبي خوشي دويت جبريلش خوشي دويت جبريلش لآسمان بانك دكا اي ملائكة كان خداي قورا فلان كسي خوش دوي اي ملائكة كان اي فريشتا كان اي وش وتيان فلاني كوري فلان مردوا ستايشيان كرت مدحيان كرت ئیتر لەو قسانەی کە لەناو ئەی ڕەحمەتی خوای گەورەی لێبێت بەڕاستی پیاوێکی باش بوو بەڕاستی ئافرەتێکی باش بوو زەرەری نەبوو بۆ هیچ کەسێک ئاها لەم مەدحانە کە مەدحیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەجەبەت واتە مسۆگەری کرد قەدەری خوای گەورە وا بوو دوای ماوەیەک هەر لە عینەن ڕۆژە جەنازەیەک دیکە تێپەڕ بوو خەڵکی زەمی مردۆکەیان کرد زەمیان کرد ئیتر ئەو زەمکردنەی لە ناوماندا هەیە هەنێ جار بەخوا پیاوێکی باش نەبوو
پیاوێکی خراپ بوو، دڵی خەڵکی زۆر ئەشکان، کەسێکی خراپەکار بوو، کەسێکی تونتەبیعەت بوو، مافی خەڵکی خوارد بوو. ئالەم قسانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەجەبەت وەجەبەت، مستۆگەر بوو بۆی. ئیمامی عومەر فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم دایک و باوکم فیدات بێ، تۆ لە حاڵەتی یەکەما وتت وەجەبەت، لە جەنازەی دووەمیشا وتت وەجەبەت. وتی ئەی ئیمامی عومەر، ئەوەی جەنازەی یەکەم کەسێکی باش بوو خەڵکی ستایشیان کرد و ئەوەی دووەمیش کەسێکی خراپ بوو خەڵکی زەمیان کرد، ئێوە شوهەدای خوان لەسەر زەوی، ئێوە شوهەدای خوان لەسەر زەوی، واتە ئەو شایەتیەی ئێوە بۆ ئەو جەنازەیە مسۆگەر بوو. چەند خۆشە کە تۆ ئەم دنیاە بەجێ بهێڵیت خەڵکی مەدحت کە، خەڵکی ستایشت کە، چونکە ئەو ستایشکردنەی خەڵکی مسۆگەرە بۆ ئەو مردووە. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نایەتە لای کابرایەک دێتە لای پێی دەڵێ یا رسول الله چۆن بزانم من کەسێکی باشم؟ وتی بڕۆ بۆ لای دراوسێکەت، ئەگەر دراوسێکەت وتی تۆ کەسێکی باشی ئەوە تۆ باشی، ئەگەر وتی تۆ کەسێکی خراپی ئەوە خراپی. چابراکانم زۆر گرینگە ئێمە جێگای دەستمان دیار بێت کاتێک ئەم دنیاە بەجێ دەهێڵین. ئەرێ کاکە کاتێک ئەم دنیاە بەجێ دەهێڵین با خزم و کەس و کارمان مەدحمان کەن، با خزم و کەس و کارمان بە پەرۆشمان بن، با خزم و کەس و کارمان دوعای خێرمان بۆ بکەن. دراوسێتە، خەڵکی مزگەوتە و ئەوەش چۆن بەدەستی دەهێنی بە ئەخلاق و ڕەوشتی جوان. ئەو ئافرەتەی لە سەردەمی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام، بزان سەیر کە ڕەوشتی ناشرین بەرەو کوێ ئەدبا. وتیان یا رسول الله صلی الله عليه وسلم فلانە، فلان کەس، فلان ئافرەت سەوامە و قەوامە، بەیانیان بە ڕۆژووە، شەوانی شەو نوێژ دەکەن، ولكن تؤذي جيرانها بلسانها. بەڵام یەک سیفەتێکی هەیە، ئەزێتی دراوسێکەی ئەدا، ئەزێتی جیرانەکەی ئەدا بە زوبانی. فەرمووی هي في النار، هي في النار، بۆ دۆزەخە. خۆی گەورە پەناماندا. سەوامە بەیانەکەی بە ڕۆژووە بێت، قەوامە شەوەکەی شەو نوێژ دەکا، بەڵام خەلەلەکەی چییە؟ خەلەل لە ڕەوشتێتی، لە ئەخلاقێتی، نەک ئافرەتێکی بەدڕەوش بێ، نا زمانی خراپە، یانەوە تا غەیبەتی کردووە، دیارە بوهتانی کردووە، ئیتر بە قسەی ناشرین. بۆیە مایی چی؟ مایی ئەوەی کە پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام هي في النار، خوای گەورە پەناماندا. بۆیە النظر في عواقب سوء الخلق ئەمە خاڵی شەشەم. وەرنە خاڵی حەوتەم، ئەمە هەنێکی کورتەکەینەوە بإذن الله عز وجل. ضلع الحذر من اليأس من إصلاح النفس، بأميد بون لتشاقبونوي نفس كإنسان بلا من طازة طواو تشاك ونابم نابد بأميد بيت. الحذر من اليأس من إصلاح النفس، أما هو كاريكي ديكي بويا آقادار با ميؤوس نبيت، بأميد نبيت، نڵی تەواو من ئیتر هەروە هێناوم و هەرواشە بێت. نە، بزان لێرە کە چی دەڵێت؟ دەڵێ فهناك من إذا ابتلي بمساوئ الأخلاق ظن أن ذلك الأمر ضربة لازم لا تزول وأنه وصمة عار لا تنمحي. هەندێک کەس هەیە کە ڕەوشتێکی هەبێت دەڵێت تەواو ئیتر ئەمە بە هیچ شێوەیەک لا ناچێت، یان لەسەر دەمی گەنجێتی یاخود لەسەر هەندێ ئەخلاق و ڕەوشتە پەروەردە کرابێت، دەڵێت تەواو من سومعەتم لەناو خەڵک نەما، وەڵا ئیتر دەها تەواو نایگۆڕم. ئەمە زۆر زۆر غەڵەتە براکانم. تۆ سەیری سەحابەکان کە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێت پێشەوەی ببن بە موسڵمان چی بوون؟ هەندێکی کاری خراپی دەکرد، هەندێکی عارەقی دەخواردەوە، هەندێکی زینایان نەکرد، بەڵام کە بوون بە موسڵمان گوێیان نەدا خەڵکی ئیتر چی ئەڵێ بەداخیشەوە. هەندێک جار یعنی ئەمە شتێکی زۆر ناشرینە لەناو خەڵکیشە، کەسێک لە سەردەمی گەنجێتیدا هەنێ هەڵەی کردبێت، ناکرێت تۆ تانە و تەشەری لێ بدەیت کە تەوبەیشی لێ کردبێت. ئەمە خەتەرە براکانم. ئەبێ هەر کەسێکت بینی کە وازی هێناوە تەوبەی کردووە لەو کارە،
تۆ نابێت تانەی لێ بدەی بە ڕابردووی آخر بترسە لەوەی کە خوای گەورە ابتیلای تۆکە. ئیمامی ابن القەیم دەفەرمێت هەر کەسێک شەماتەی یەکێکی کرد، شەماتە ئەوەیە بڵێ تۆ تا دوێنێ و پێرێ وابووی، ئەڵێ بترسە لەوەی کە خوای گەورە تووشی تۆی کە لەویش خۆش بێت. خەتەرە ئەمە لە ناوماندا هەیە، ئەمە تا دوێنێ و پێرێ وایە کرد، ئەمە غەڵەتە. ئەی خۆ ئەگەر وا بێ سەحابەکانیش ئەبێت تۆ ئەمە تانەدانە لە سەحابەش. ئینسان کە تەوبەی کرد تەواو دەرگای تەوبە دانەخراوە، خوا بەو گەورەی خۆی دەرگای تەوبەی دانەخستووە، تۆ چیت دەی ڕەخنە لە هەندێک خەڵک دەگری کە ڕابردویان ڕابردوویەکی باش نەبووە. نا بەڵکو زانایان دەفەرمون هەندێک تاوان هەیە خاوەنەکەی دەکاتە ناو بەهەشت، و هەندێک کەس هەیە بەهۆی تاعەت و عیبادەت دەچێتە ناو دۆزەخەوە. وتیان چۆن؟ وتی لەبەرەوەی ئەو کەسەی کە تاوانی ئەنجام داوە کە تەوبەی لێ دەکات بە بەردەوامی ئەو تاوانە کە دەکەوێتە بیری زیاتر ملکەچە بێ، زیاتر دڵی ئەشکێت، زیاتر خشوعی گرێ، زیاتر تاعەت و عیبادەت ئەکا، خۆی زۆر بەکەم دادەنێت. بەڵام ئەوەی تاعەت و عیبادەت ئەکا تاوانی نەکردووە دەبینی ئەها خۆی بە گەورە دادەنێت، ئەو خشوعی نییە، ئەو زەلیلبوونەی نییە. تێدەگەم براکانم فەدوەبێ ئینسان زۆر ئاگاداری خۆی بێ کە بێ ئومێد نەبێ لەوەی کەوا نەڵێ وەڵای من تەواوی تر دەها ڕەوشتم ناتوانم بگۆڕم. خۆی گەورە لە سوورەتی ئەلفورقانە دەفەرمێت چی؟ تۆ سەری ڕەحمەتی خواکە، تۆ کاتێک بیر دەکەیتەوە لە عەظەمەتی خوا، بیر دەکەیتەوە لەو ڕەحمەتە و لەو میهرەبانیە، واللهی جۆ بە قسەی خەڵک نادەی. سەیری خوداکە بزان چەند بە ڕەحمە. خۆی گەورە لە سوورەتی ئەلفورقان دەفەرمێت چی؟ دەفەرمێت والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك چی؟ يلقى أثاما يضاعف له العذاب يوما ويخلد فيه إلا كي الله والله أم آياتكاتك أي خوني كوا إنسان دبير لسري داراب وستو بقريت أواني كوا هاوار ناكن بو جيغل خدا واتا توحيد يعني هي تنها داوا لأخواكن وخلق ناكوشن دست الناس يتخوني خلقيا والزنا ناكن وهر کەسێکیش ئەم کارانە بکە خوددا دەفەرمێت ئەوە تاوانبارە، واتاگە شرک دابنەی دەستت بچێتە خوێنی خەڵکیە و زینا بکەی و لە ڕۆژی قیامەت سزای بۆ هەیە و بە زەلیلی لە ناو جەهەنەما دەمێنێتەوە. ئیلا جگە لە کەسانێک ئیلا من تاب، ئیلا کەسانێک کە تەوبەیان کردبێت و ئامەنە و عەمیلە عەمەلەن صالحا، کە تەوبەی کرد و کردەوەی چاکەشی لەگەڵا کرد، ئەی ئەمەنە تاوانە لە ڕۆژی قیامەت چی لێ دێ؟ زینایە، شەریکدانانە بۆ خۆی گەورە، قەتڵە کردوێتی. ئولائیکە یوبەدل الله سەیئاتهم چی؟ حەسەنات. ئەو زینایە دەگۆڕێت، ئەو عارە خواردنەوەیە دەگۆڕێت، ئەو شەریکدانان بۆ خۆی گەورە دەگۆڕێت بۆ چی؟ دەگۆڕێت بۆ چاکە و بۆ حەسەنات. بۆیە لە ئەثەرێکدا هاتووە لە ڕۆژی قیامەت خودای گەورە کاتێک بەندەیەک ڕادەوەستێنێت تاوانە بچووکەکانی پێ نیشان دەدات. ئەها تاوانی ورد کە پێی نیشانی دەدات، دەڵێ ئەی عەبدەکەم تۆ ئەم تاوانە وردانت هەیە. طبعا تاوانی گەورەش ئەنجام داوە، بەڵام سەرەتا خودای گەورە وردەکانی پێ نیشان دەدا. بەڵام لەبەر ئەوەی تۆ تەوبەت لێی کرد، لەبەر ئەوەی تۆ کردەوەی چاکە دەکەی، ئەوە گۆڕیمان بۆت بە چاکە. ئەم عەبدە چی دەڵێ؟ دەڵێ خودایە من تاوانی گەورەشم ئەنجام داوە. تۆ سەیر عەبدەکە خۆی ئەڵێ خودایە من تاوانی گەورەشم ئەنجام داوە نایبینم، بۆ ئەوەی بکرێ بە چاکە بۆی تەرازوی زیاتر قورس بێ. مەبەستم لە چیدایە خۆشەویستان؟ خودایە کە تێ ئەرحەم الراحمینە، تۆ تەنها هەوڵ دەخوا لە خۆت ڕازیکەی، گوێ مەدە بە خەڵکی خەڵک چی دەڵێن دەربارەی تۆ. گرنگ خودایە. دەفەرمێت وهناك نووسەر دەڵێ وهناك من إذا حاول التخلص من
عيوبه مرة أو أكثر فلم يفلح أيس من إصلاح نفسه وترك المحاولة إلى غير رجعة. الله هندي خلق هيا جاري دو جار سي جار هول أدا واز لو روشت ناشرين بينيت كذا بينيت هرد قريتوا أو روشت نزمة أنجام دادا عليه أيس بي أميد أبي عليه والله من خوان بينا قوريت طواو نابد إنسان شتیوا بکە ئەمە شیاو نییە بۆ ئینسانی مسلمان نا دەبێ هەوڵ دەی جارێک هەوڵ دەی پێت نەکرا جارێ دیکە سێ جار هەتا مردن دەبێ هەتا مردن تۆ هەوڵ دەی لەگەڵ ئەم نەفسەی خۆت کە وای لێ بکەی هەڵگری ڕەوشتی جوان بێت. وەرە قسەی ئەو زانایە قال ابن المقفع وەرنە ئەوێ ئەم زانا بەڕێزە دەڵێ قال ابن المقفع وعلى العاقل أن يحصي على نفسه مساويها في الدين والأخلاق وفي الآداب فيجمع ذلك كله في صدره أو في كتاب ثم يكثر عرضه على نفسه ويكلفها إصلاحه ويوظف ذلك عليها توظيفا من إصلاح الخلة أو الخلتين في اليوم أو الجمعة أو الشهر فكلما أصلح شيئا محاه وكلما نظر إلى محو استبشر وكلما نظر إلى ثابت اكتئاب. ليراك دليت شي دلي إنسان دبيت شي بكات هول بدا ورقيك بينت أو اشتنا شريناني كوالا خوتا بديدكي بينوسا يان أوتا لسنجي لبريكا بلان با ورقيك بينين أمرك قرايته ومال هرهم ممان ورقيك بينا بل الإنسان على نفسه بصيرة باسي خود مكا لاي أما موستا أو ما موستا نا خود شارزاي خود با خود دكتوري خود با من فلان كسم ترى وشتيكم ناشرين بين نوجي جماعتناكم لمودوا دبيبيكم دو من غيبت زور دكم لمودوا دبينيكم سي بهتانكم شوار قصي راس ناكم دو لروي ايوا درو زور لناو قصة كان ما هيا بينج بون نمونا سون دخون بغير إخوة أوها كم كريم هي لذكر كم كريم هي لطاعات وعبادات زور طوراء أبم لخيزانم جوابي دايكو باوكم بتنديد دموا أما نقشتي بنوسا أوي لخوتها بديئة كي بنوسا الله هول بدا هر جاري وعيبيك بقرا روشتيشي ناشريني خود بقرا إيتر بحفتيك بمانجيك بروجيك هول بدا بڵێ من لەم هەفتەیە دەبێت ئەم ڕەوشتم بگۆڕم تون تەبیعەتم دەبێ وا نەبم بۆ ماوەی ئەو هەفتەیە ئیتر بۆ ماوەی ئەو هەفتەیە گۆڕیت ئیستەبشەڕ ئەوە با دڵت خۆش بێت کەم هەر هەفتە و ڕەوشتێک هەفتەیەک کە بڵێ من لەم هەفتەیە دەبێ ئەم ڕەوشتم بگۆڕم هەفتەکەی دیکە ڕەوشتێکی دیکە هەفتەکەی دوای ئەوە ڕەوشتێکی دیکە وای لێ دێ کەسێکت لێ دەرەچێ کەسێک کە خاوەن ئەخلاق و ڕەوشتێکی زۆر جوان ئیتر لە لای خۆت دەمێنێ بە ڕۆژێک ئەتوانی بیگۆڕی بە ڕۆژێک بیگۆڕە بە هەفتەیەک دەتوانی بیگۆڕی بە هەفتەیەک بە مانگێک گرنگ ئەوەیە ئەو وەرەقەیە لە لای خۆت دابنێ بینوسە شتە خراپەکان خۆت بنووسە من ڕەوشتم وایە یاک دوو سێ چوار هەر هەفتە و دانەیەکی دەگۆڕم. ئیمامی ابن وهب ئەم زانە بەڕێزە بزان چۆن خۆی گۆڕی برای بەڕێزم جاری وا هەیە کە تۆ سەیری تابعیەک دەکەی سەیری زانایەک دەکەی و بە تایبەت ئەگەر با لەم سەردەمەش بێ کاتێک دەڵێی وەڵڵاهی قورسە من ئەم هەڵگری ئەخلاق و ڕەوشتی ئەم زانایە بم هەڵگری ئەخلاق و ڕەوشتی ئەم خواناسە بم ئاخر ئەوەش وەکو تۆیە کاکە وەکو تۆ مرۆڤە بەڵام فەرق و جیاوازی نێوانی ئێمە و خواناسانی پێشوو چییە؟ ئەوان ئیشیان لەسەر خۆیان دەکرد ئیش لەسەر خۆی دەکا خۆی دەگۆڕێ کێشەی ئێمە ئەوەیە ئیش لەسەر خەڵکیەکەین ئیش لەسەر بەرامبەرەکەمانەکەین پاساو بۆ انحراف و ڕەوش نزمیەکانی خۆمان دێنین کەسێک ڕەخنەیەکمان لێ بگرێ بیانوو دێنینەوە ناڵین وەڵڵاهی بضەبت وایە ئەوان وا نەبوون ئەوان نە تەمرینیان ئەکرد ڕاهێنانیان ئەکرد لەسەر خۆیان. ابن وهب ئەم زانە بەڕێزە چی ئەکرد؟ ئەیوت من غەیبەتەکەم زمانم ناوەستێت هەموو ئینسانێ خەلەلێکی هەیە
هەموو ئینسانێک کەم و کوڕیەکی هەیە کەس نییە کامڵ بێت ئایا کە من تەواو وەڵای من تەبیعەتم وایە ئەوەی حەقە ڕەقە ئەیڵێم ئەخوانیە کاکە وانییە ئەخر تۆ خۆت هەڵمەخەڵەتێنە هەندێک جار هەیە وەڵای فڵان کەس لە هەر مەجلیسێکە دابنێ قسەی حەقە کاکە ئەوە قسەی حەق نییە ئەوە غەیبەتە تۆ ئیکەی ئەوەی تۆ ئیکەی غەیبەتە باسکردنی ناموسی خەڵکە ئەم زانە بەڕێزە کە بینیتی زمانی ڕناوەستێ هەستا چی کرد وتی من زمانم ناوەستێ هەر غەیبەتێکم کرد دەبێ ڕۆژێ بە ڕۆژوو بووم ئیتر بینیتی غەیبەتەکە ڕۆژێ بە ڕۆژوو بوو بینیتی ئەم چارەسەرە و ئەم عیلاجە کافی نییە دەبینی هەر جارجار تەوبەکە دەشکێنێت ئەگەڕێتەوە بۆ غەیبەت و بە ڕۆژوو دەبێت دواتر ماوەیەکی تێناپەڕێت هەمەگەڕێتەوە وتی نا ئەمە وا دەست نادا با سزایەکی تونتر لەسەر خۆم بچەسپێنم هەر غەیبەتێکم کرد ئەبێ دیرهەمێک یاخود دینارێک بکەمە خێر ئەڵێ ڕۆستام غەیبەتم نەکرد بزان خۆت ئەزانی چی لەگەڵ تۆ دەست ئەدا ئەگەر دەبینی زۆر حەزت لە پارەیە دەبی کە پارە بڵێ من هەر کاتێک غەیبەتم کرد هەر کاتێک دڵی بەرامبەرەکەم شکان با هەر بڵین وا هەر کاتێک دڵی خێزانەکەم شکان تر لەمە دوات کەس ناتوانێت دڵی خێزانی بشکێنێت هەر کاتێک دڵی خێزانەکەم شکان ئەوە بڕم 5,000 نارەکەمە خێر ئیتر دڵنیاتەکەم ناتوانانی دڵشی بشکێنیت هەر کاتێک قسەی ڕقم کرد ئەڕۆم 5,000 ئەەکەمە خێر لە لای خۆت یان ئەوە تا بە ڕۆژووە بم بۆی ئەو نەفسەت چیلێکەی ڕابێنی لەسەر ڕەوشتی جوان ئەمان وابوون براکانم هاوەکو ئیبن وەهەب بۆیە تۆش ئەمڕۆ ئەچیتە ماڵەوە هەر هەمومان کەس نییە کەم و کوڕی نەبێت من بۆ خۆم دەفتەرم داناوە تۆش بە هەمان شێوە دەفتەرێکت هەبێ ئەو دەفتەرە باسی کەم و کوڕی خۆتکە عیب نییە ئینسان دابنشێ لەگەڵ خۆیدا کاکە لەگەڵ خۆت دابنشە ئەوەندە خەڵکە تۆ ڕۆژانە تێکەڵی خەڵکەبی کاکە من ئەمڕۆ تێکەڵی ئەم بووم تێکەڵی ئەم بووم شتێک لەمم قەپان شتێکم لەوم قەپان وای لێ دێ من ئەمە مستەودەعێک مستەنقەعێک ئیتر هەرچی باش و خراپێ لە منە کۆبۆتەوە نا لەگەڵ نەفسی خۆم دانشم فڵان کەس تۆ ئەمەتی هەیە ئەمەتی هەیە ئەمەتی هەیە ئەگەدار بە ئەمانە چۆنە گۆڕیت خۆت شارەزە بە ڕۆژوو یان بە شەو نوێش یان بە خێر و سەدەقە یان بە قورئان خوێندن یان بەوەی کەوا من بڕۆم خزمەتی مزگەوت کەم ئاودەستی مزگەوت پاکەوە کەم گرینگە براکانم هەندێک جار واللهی هەندێک شت ئەکەی خۆمان با بە گەورەدا نەنین ئاودەستی مزگەوتە بڕۆ پاکیکەوە خۆم ماندوو ئەکەم مزگەوت پاکەکەمەوە ئەمە عقوبەیە لەسەر من بۆ لەبەروی من وام کرد ئەمە ئەگەر وا بەردەوامی دڵنیات ئەکەم ئەگۆڕی واللهی ئەگۆڕی چەند کەس هەبووە خۆیان باسییان کردووە بۆم کە ئەم تەریقەیان ئەم ڕێگایان بەکارهێناوە کە وەرەقەیەکیان داناوە باسی ڕەوش ناشریەکانی خۆیان کردووە ئەڵێ واللهی جار وها بۆ بە 3 مانگ بە 4 مانگ نەمانتوانیوە ئەو تۆڕەبوونەی خۆمان بگۆڕین بە 3 مانگ بە 4 مانگ ئەڵێ بە شەو نوێش ئەڵێ شەو نوێش لەساری من زۆر قورسە نەمەتوانی بیکەم ئەڵێ بە شەو نوێش گۆڕیم وای لێ هات هەم بەردەوام بووم لەسەر شەو نوێژەکە هەم تووڕەبوونەکەشم نەما و بە تایبەت ئەوانەی کەوا مبتەلان بە جگەرە خواردن بە هەمان شێوە تۆ دەتوانی ئەمەش بە هەمان شێوە لەوەش جێبەجێکەی وازی لێبێنە دەتوانی بڵێ دەی ئەگە من مادەم جگەرەکە ئەخۆ